دیارە هەڵبەست و هۆنراوە یا شعر وەک یەکێک لە پایە گرنگ و ئەساسیەکانی دەبەشی ئەدەب کە کۆڵەکەیەکی قایم و مەحکەمی ئەدەبە هەڵبەست و هۆنراوە کاریگەری خۆی هەیە لە ناو گەلان و نەتەوەکاندا. قسەیەک هەیە من سەرچاوەکەی نازانم لەکوێوە هاتووە، وەک قسەی نەستەقە یان وەک وتەی پێشینانە، ئەڵێت ئەو گەلانەی کە خۆشبەختن کتێبی مێژوویان کورتە، ئەو گەلانەی کە بەدبەختن کتێبی مێژوویان ئاڵۆز و فراوان و هەندێک جاریش لاپەڕەکانی جێگەی مێژووی ئەو نەتەوەی تیا نابێتەوە. فستیڤالە جێی دەستخۆشیە، جێی سوپاسە بۆ تاریخێڕێم. ئێمە کۆمەڵێک گەنج بووین با بڵین، نەک گەنجیش با بڵین، کۆمەڵێ ڕەشەشکێت بووین 2003 دوای 2004 ناوەندێکمان تەشکیل کرد لێرە. ئەو ناوەندەمان تەشکیل کرد یەکێک لە بەشەکانی ناوەندەکە شیعر بوو و شیعر و چیرۆک وە لێکۆڵینەوە. کاکە حەمە بەڕێزی وەزیر نەبوو ڕوومان لێنا، وتمان ئێمە فستیڤالێکمان کردووە لێکۆڵینەوەی تایە، شیعری تایە، چیرۆکی تایە. ئەو کاتەش گرانی بوو بە حوکمی ئەوەی پینەبوو چیمان بۆکەی. بەرهەمەکانی فستیڤالی یەکەم یا بڵێ میهرەجانی یەکەمی ئەو کاتە ناوی دەستگای ئەدەبی ڕووناکبیری هەڵەبجە بوو، کاکە حەمە بۆی چاپ کردین لەسەر تێچوونی خۆی کە وەکو ئەرشیڤ ماوانە.